بڕیارە پەرلەمانی کوردستان بە مەبەستی خوێندنەوەی دووەم بۆ پرۆژە یاسای چاکسازی ڕۆژی یەکشەمەی داهاتوو کۆبێتەوە. هەریەکە لە فراکسیۆنەکانی کۆمەڵی ئیسلامی و نەوەی نوێژ ڕای دەگەین ئەگەر پرۆژەکە گشتگیر نەکرێت لە بەرژەوەندی هاوڵاتیان دەنجی پێنادەن. ئەو پرۆژەیە وا بڕوا نەخێر ئێمە نەدەنجی پێدەدەین و ڕاپۆرتەکەش من واژوم نەکردو. ڕووپاک ئەحمەد ئەندامی لێژنەی یاسایی لە فراکسیۆنی کۆمەڵ ڕای دەگەنێت تێبینیان لەسەر پرۆژە یاساکە هەیە و تەنها یەک کاتژمێر دراوەتە لێژنەی یاسایی بۆ نووسینی ڕاپۆرتی لێژنەکە لەسەر پرۆژە یاساکە. تێبینی ئەژماری بانکیم هەیە و هەروەها کەمترین موچەی خانەنشینی کە بە خاڵی زۆر مەتاتی باسکراوە تهدید نەکراوە کەمترین موچەی خانەنشینی دەبێتە چەند تەنها ئەوە تهدید کراوە کە لە ئەنجامی جێبەجێکردنی ئەو پرۆژە چاکسازیە کە بوو بە یاسا چەند پارە گەڕایەوە بۆ حکوومەت لە ئەنجامی ئەو پارێک کە دەگەڕێتەوە بۆ حکوومەت کەمترین موچەی خانەنشینی دەستکاری دەکرێتەوە تا ڕێژەکە تهدید نەکراوە داکۆچی لەسەر هەژماری بانکی دەکەین کە بۆ موچەخۆران دروست بکرێەوە موچە پاشەکەوتکراوەکان بخرێنە سەر هەژماری بانکی و هەروەها ئەو قەرزانی هاوڵاتیان هەیەانە قەرزداری حکوومەتن بەبەر یەک بخرێت. هەردوو فراکسیۆنی کۆمەڵ و نەوەی نوێ کۆکن کە دەبێت سەرەتا چاکسازی لە داهات بکرێت ئینجا خەرجی چونکە ئەوان پێیان وایە داهاتی هەرێم ناشەفافە و کەس نازانێت حکوومەت مانگانە و ساڵانە چەندی دەست دەکەوێت و چی بەسەردێت. کاوە عەبدولقادر ئەندامی لێژنەی یاسایی لە فراکسیۆنی نەوەی نوێ ئاشکرای دەکات لەو پرۆژە یاسایی کە ئامادەکراوە کەمترین موچەی خاننشینی مەدەنی دیاری نەکراوە بۆیە ئێمە جەخت دەکەینەوە کە دەبێت موچەی خانەنشینی هاوتای بەغدا بکرێت بەڕوونیش خانەنشینی هێزەکانی ناوخۆ دیاری بکرێت کە لەو پرۆژێدا هیچ باسی لێ نەکراوە. دوای ئەنجامدانی چاکسازی ئەگەر بڕەپارەیەک لەو چاکسازیە گەڕاوە بۆ حکوومەت پێشینە بۆ ئەوە بێت کە موچەی خانەنشینی پلەکەمەکان یاخود خانەنشینی کەمەکان زیاد بکرێت کە ئەمە بە هیچ شێوەیەک تعبیر لەوە ناکات کە کەمترین موچەی خانەنشینی زیاد بکە یاخود دیاری بکرێت بە هیچ شێوەیەک لەگەڵ خانەنشینی پلە باڵاکان نین کە پلەیەکی تایبەتیان پێ بدرێ بەڵکو دەبێ هاوشێوەی خانەنشینانی ئاسایی بە ڕێکاری یاسایی و قانونی خۆیدا تێپەڕێت. لە سەرەتادا حکوومەت و پەرلەمان بانگەشەی ئەوەیان دەکرد کە پرۆژە یاسای چاکسازی بە جۆرێک ئامادە دەکەن کە لە قازانجی خەڵک بێت بەڵام هێشتا پرۆژەکان نەبووەتە یاسا ژمارەیەک فراکسیۆنی پەرلەمان تێبینی زۆریان لەسەر پرۆژەکە هەیە و پێیان وایە ئەگەر بەو جۆرە تێپەڕێندرێت ئەو یاسایە دەرناچێت کە خەڵک ئومێدیان لەسەر هەڵچنی بوو بەڵکو پرۆژەکە هێندا بۆ قازانجی حکوومەتە بۆ قازانجی هاوڵاتیان نییە. وەلی سەلیم کەناڵی ئاسمانی پەیام هەولێر.